دۆناڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا ئێستا وێنە و ژمارەی زیندانیکردنی هەیە لە دواترین لێکۆڵینە و قانونیەکاندا کە ڕوبەڕوویان دەبێتەوە. بەڵام جەخت لەوە دەکاتەوە کە هیچ هەڵەیەکی نەکردووە و چەندین ڕاپرسی گشتی دەردەخەن کە تا ئەم ساتە هیچ لایەنگرێکی لەدەست نەداوە. لە ڕاستیدا زۆرێک لە بربژارانی کۆماری بۆ کاندیدی سەرۆکایەتی ئەمریکا بۆ ساڵی 2024 ڕایانگەیاندووە کە پیشگیری لێ دەکەن ئەگەر ببێت بە کاندیدی سەرەکی. یەکێک لەوانە ڤیڤیک رامەسوامیە کە بە بەرنامەی دسویکی کەناڵی ABC گوت پیشگیری لە ترامپ دەکات تەنانەت لە کاتێکیدا هاوڕانیە لەگەڵ هەندێک لەو بژاردانەی لە کاتی سەرۆکایەتیدا کردوویەتی. پێم وایە زۆرێک لەم لێ پێچینەوە یاسایانەی دژی ترامپ گۆشەگیرێکی ڕاشکاوانەیە کە بە تەواوی بە سیاسی کراوە لە ڕێگای لێ پێچین و دادوەریەوە. ئەوەش پێشینێکی نابەجێ بۆ وڵاتەکەماندا دەنێت. من نامەوێت دووە کۆمارێکی ساختە یان وڵاتێکی بێسەروبەر ببینگەین کە تێدا بەڕێوەبەرەتی پۆلیس هێزی پۆلیس بەکارهێنێت بۆ لەناوبردنی نایاران لە پێشبڕکێدا. بەڵێنەکانی پشتیوانی بۆ ترامپ کە لەلایەن بربژارە کۆماریەکانی پۆستی سەرۆکایەتیەوە درابوون لەلایەن تیم کەین سیناتۆری دیموکرات بە توندی ڕەخنەی لێگیرا کە ئەویش لە کەناڵی ABC چاوپێکەوتنی لەگەڵداکرا. ئەگەر ئامادە نەبیت بڵێن ڕفتاری داناڵد ترامپ لەسەر هەوڵدانی بۆ هەڵەشانەی گواستنەوەی دەسەڵات بە ئاشتیانە نابەجێ بوو. ئەگەر سەرڕای ئەوەش بەڵێن بدەیت دەنگی پێ بدەیت و لی خۆش بیت ئایا گونجاوە تۆ هەڵبژێردەیت؟ لەگەڵ دەستپێکردنی وەرزی هەڵبژاردنەکان لە ئەمریکا کریس سنون و پارێزگاری ویلایەتی نیوهامشەر لە بەرنامەی میددەپرێسی کەناڵی NBC دەرکەوت هەندێک ئامۆژگاریدا بە هاوڕێ کۆماریەکانی کە وەک خۆی مارکەی ترامپ ڕەت دەکەنەوە و نیگرانن لە هەندێک دەستکەوتی سیاسی کەوا دیموکراتەکان لە ئێستاوە لە ئاستی ناوخۆییدا لە هەندێک ویلایەتدا وەدەستیان هێناوە بە نیوهامشاریشەوە. شتەکان مەکەرە تاکە کەسی تۆ ئەو شتانە دەکەیت کە باڕوونی لە بەرژەوەندی دەنگدراندایە ئەوانەی کە خزمەتیان دەکەیت بەبێ جۆدانە حزبێت. ئێستا من پارێزگارێکی سەرسەختی داراییم و دەمەوێت پشتگیری لە شتە نمونەیەکانی کۆماریەکان بکەم بەڵام بەو مانایە نا کە یاساکان بشکێنین. تەنانەت کە لە ئیستادا تشتی ڕۆشنایی لەسەر ئەگەری دووبارەبوونەوەی هەڵبژاردنەکانی سەرۆکایەتیە لە نێوان ترامپ و سەرۆکی ئێستا جۆ بایدندا کاندیدێکی لایەنی سێیەم بۆی هەیە پێشەبرچیەکە بگۆڕێت. لەو بارەیەوە سەبارەت بە خواستە سیاسیەکانی پرسیارە لاری هۆگن پارێزگاری پێشووی کۆماری مەریلاند کرا کە لە بەرنامەی فەیزدەنێشنی کەناڵی CBS دەرکەوت. دەرگام بۆ ئەوەدا نەخستوە ئەگەر وا باوەڕ بکەم کە لە ڕاستیدا دەتوانین پێشبڕچیەکە بینەوە. ئێمە کاندیدێکی بەهێزمان هەیە و ئەو دوو کاندیدا سەرەکیەکە لاوازن لەوانەیە پێویست بکات هەوڵ بدەین شتێک و دەست بێنین کە هەرگیز نەکرابێت. شیکەرەوان دەڵێن هێشتا زیاتر لە ساڵێک ماوە بۆ هەڵبژاردنە گشتیەکان و هۆکارەکانی دیکە جگە لە کێشە قانونیەکانی ترامپ و تەمەنی بایدن دەتوانن دەنگەکانی ئەمریکا بگۆڕن. بۆ ڤێرۆنیکا بالدێرس ئیگلاسیاس حەیدەرکەریم دەنجی ئەمریکا.